مانگ دەچێت شەقامی ناڕازی و مەرجەعیەتی ئاینی شیعە هیوایان لەسەر حەیدەر عەبادی هەڵچنیوە بۆ ئەنجامدانی چاکسازی کەچی ئەویش هەر لە جێی خۆیدا دێت و دەڕوات بێ ئەوەی شتێک بکات ببێتە جێگەی ڕەزامەندی ئەوانەی هیوایان هەبوو وێنەیەکی جیاواز لە مالیکی پێشکەش بکات. پێناچێت هیچ سەرۆکوەزیرانێک لە عێراقی نوێ هێندەی حەیدەر عەبادی پیرۆزبایی لێکرابێت و هاندرابێت بۆ کارکردن لەگەڵ دەستبەکاربوونیدا. کاتێکیش کە خۆپیشاندان و ناڕەزایی لە بەغدا سەری هەڵدا مەرجەعیەتی سیستانی ڕایسپارد بەدەستی ئاستنین لە گەندەڵکارانی عێراق بدات. خۆپیشاندەرانی ئاسایی و هێزە مەدەنیەکان چەند هەفتەیەک دروستیان بوو بە فەوەڵناک کە مانای ڕاستپاردن دەگەیەنێت بۆ چاکسازیکردن لە وڵات. پەرلەمانی عێراقیش دەستکراوەی کرد بۆ چاکردنی جونگە گرنگەکان، بەڵام وەک هەندێک پەرلەمانتار هەموو جارێک دێڵێن عەبادی نەک بەدەستی ئاستنین بەڵکە بە کلینیکسیش نەیتوانی لە گەندەڵکاران بدات. بە سەرنجدان لە پێشهاتەکانی عێراق و گوتاری هێزە سیاسیەکان دەردەکەوێت ڕەخنە و ناڕەزایی لە عەبادی لە دوو بەرە و دوو تێڕوانینی دژ بەیەکەوە سەرچاوە دەگرێت چالاک و خۆپیشاندەران لەلایەک و هێزە سیاسیەکانی عێراق لە لاکەی ترن. بەرەی یەکەم کە خۆپیشاندەرانن تووڕەن لە هەنگاوە سستەکانی عەبادی و بڕیارەکانیشی بۆ ڕیفۆرم بە سەرکردنی کاتی دەدەنە قەڵەم، چونکە خۆی لە قەرەی ڕێگی کێشەکان نادات کە کۆتایی هێنانە بە سیستمی هاوپشکی و دادگاییکردنی ئەو بەرپرسانەی کە عێراقیان گەیاندە لێواری داڕمان. بەرەی دووەمیش کە هێزە سیاسیەکانن لە پێناو پارێزگاری لە وەزیر و پاسەوانی بەرپرسان و موچەی خانەنشینی و بەرژەوەندیە باڵەکانیاندا لە عەبادی لالوتن، چونکە جارجار دەیەوێت دوور لە ڕاوبەرژەوەندی ئەوان ڕیسک بکات و هەندێ بڕیار بدات. حیزبی داعوەی ئیسلامی کە حیزبی عەبادی خۆیەتی نزیکەی 12 ساڵە حکومڕانی عێراق دەکات. هەندێ لە بەرپرسانی ئەم حیزبە پێشەنگی ئەو سیاسەتوانانن کە ترسی ئەوەیان هەیە هەنگاوەکانی عەبادی دەستکەوتەکانی حیزب بەفیڕۆ بدات. زۆربەی توێژەران و چالاکانی مەدەنی بەغدا لەسەر ئەوە کۆکن دوای مانگرتنی موقتەدا سەدر لە ناوچەی سەوز و دوای کۆتایی هاتنی وادەی سەدرەکان بۆ چاکسازی حەیدەر عەبادی کەوتۆتە نێوان دوو بەرداش و دوو کارتێکەری جیاواز. لەلایەک پرۆژەی سەدر و خۆپیشاندەرەکانی داوای ڕاگەیاندنی حکوومەتێکی تەکنۆکراتی ناسیاسی لێ دەکەن، لە لاکەی تر بەرژەوەندی حیزبی داعوە و هێزە سیاسیەکانی تری شیعە و سوننە و کورد خۆی لە مانەوەی هاوپشتی سیاسی و حیزبی دەبینێتەوە، بەتایبەت پاش ئەوەی بەشێکی زۆریان هەڕەشەی بایکۆتکردنی پرۆسەی سیاسیان ڕاگەیان. چ حەیدەر عەبادی و چ پۆستەکەی بەرهەمی پرۆسەیەکی سیاسین کە تۆمەتبارە بە نوخمبوون لە گەندەڵی و هاوپشتی تایفی و حیزبی، کەچی ئێستا داوای لێ دەکرێت لە دژی ئەو پرۆسەیە شەڕ بکات، نەک هەر ئەوە بەڵکو ڕیشەکێشیشی بکات. عەبادی بەدەنگی مالیکی سەرۆکوەزیرانی پێشوو بووە پەرلەمانتار کە ئەمینداری گشتی حیزبی داعوەیە لە هەمان کاتدا، کەچی ئێستا سەدرەکان داوا دەکەن مالیکی بدات بە دادگا. لە کاتێکدا لە دوا هەڵبژاردنی 2014 مالیکی 140 هێندە عەبادی دەنگی بەدەستهێنا. هەر لەبەر ئەوەش زۆرێک لە شارەزایانی دۆخی عێراق هاوڕان لەسەر ئەوەی ئێستا لە نێوان ململانەی سەدر و شەقام لەلایەک و حیزبی داعوە لە لاکەی تر عەبادی لە دۆخێکی هێندە ناجێگیر و شڵۆغدایە کەس ئیرەیی پێ نابێت.